بێشەنگن مامۆستا و قەڵەم دژی زوڵم و نادادی و خەم. یەکەم سرود بۆ پاڵپشتی و پشتیوانی خۆپیشاندانی مامۆستایانی ناڕازی بڵاو کرایەوە کە هونەرمەندێکی گەنجی شاری ڕانیە و لە هەمان کاتدا یەکێکە لە مامۆستا ناڕازیەکان و بەشداری خۆپیشاندانەکانیش دەکات. بە هەنگاوی پڕ بوێری بۆ مافی من بۆ مافی تۆ. وەک خۆی دەڵێت ویستویەتی لە ڕێگای هونەرەکەیەوە گڕوتینی زیاتر بە مامۆستایانی ناڕازی ببەخشێت. وەک مامۆستایەکی هونەری وەکەوەی کە پێشتریش بەرهەمی هونەریم هەبوو، یعنی بە پێویستم زانی وەکو مامۆستایەکیش، یعنی ئەرچی سەرشانی خۆم جێبەجێ بکەم، هونەرەکەم لەگەڵ واقع بگونجێنم. واقعی ئێستا ئەوەیە کە ئێمە تووشی دۆخێکی نەخوازراوە بووینە. بەڕاستی هەستام بیرم لەوە کردەوە کە سرودێک تۆمار بکەم بۆ پشتیوانی کردنی هەموو مافخراوانی کوردستان، نەوەکو تەنها مامۆستا. هەم ئەرکێکی ئەخلاقیە هەم دینیە. ئەم یەک تکام لە جەماوەر هەیە. بەڕاستی پێم باشە مامۆستا شانی داوەتە بەربارێکی زۆر قورس، یعنی حەق وایە یارمەتی بدرێن، یعنی بێن پاڵپشتیمانکەن بێنە گەڵمان، یعنی ئەوە بۆ داواکردنی مافی ئەوانیشە باوەڕکە لەلای هەم ڕووسوری دنیا هەم ڕووسوری قیامەتیش دەم لای خۆی گەورە. ببینن وا بەردەوامی وەکو چیا ڕاوەستاوی. مامۆستا هیوا دەڵێ هیچ باکی نییە لە سزادان و فشارەکان و لە دڵەوە سرودەکەی وتووە و بە ئەرکی سەرشانی خۆی زانیوە و شانازی بە بەرهەمەکەیەوە دەکات. تەنها ئەوەندە دەڵم ئینسان بوێر بێ، یعنی زەخت چییە فشار چییە، ئینسان بوێر بێ. ئینسان هەر نامرێ، ئینسان بەسەر بەرزی بمرێ. ئەوجار ئیشێکی غەڵەتمان نەکردووە. چمان کردووە؟ خۆ نە وڵاتێکمان داژی کردووە، نە وڵاتێکمان فرۆشتەوە، نە سەرخان و ژێرخانمان فرۆشەوە. داوایەکی مافی خۆم و هەموو چین توێژ و منداڵی پێشمەرگە و منداڵی پۆلیس و منداڵی ئاسایش و منداڵی هەژار و هەمویان دەکەین بۆی سپەی دوا ڕۆژ وەکو ئێمەیان لێنێ. ئەوە شۆڕشی جگەلەوەی کە ئەوە شۆڕشێکی سپیە، ئەوە جیهادێکی سپیشە. خۆ جیهادەرەوە نییە تو بسی شیر و تیر و کلاشینکۆف نەزان چی، تو بە شێوازێکی جوان بەرەنگاری زوڵم دەبیەوە هەتاوەکو ئەو کاتی وەری دەگری. من پێشتریش بۆ هەم شەڕی داعش سرودم تۆمار کردووە و هەم بۆ ڕاپەڕین سرودم تۆمار کردووە. یعنی خۆزگەم دەخواست ئەوانە حکومڕانی تێکی ئەوەندە جوانیان هەبایە بە شان و باڵمدا هەڵگوتبانە. جارێکی تر ئێمە و شکۆ دەست لە ناودەست بەرەوە سۆ. سەرەڕای زیادبوونی هەڕەشە و فشارەکان بۆ شکاندنی بایکۆت، مامۆستایانی و وانەبێژان بەردەوام جەخت لە بەردەوامی ناڕەزایەتیەکان دەکەنەوە و ئەم هونەرمەندەش جگا لە بەشداری هەفتانەی لە خۆپیشاندانەکان و گرتبوونەوەکان لەم ڕێیەشەوە جێپەنجەی خۆی لە چالاکیەکان بەدیار دەخات. ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام ڕانیە.